ئیشارەتم لۆ دەکەن دەڵێن ئەو برایە قسەی دەکاتم بەخوای هەڵناسی بەخوای هەڵناسی سڵاوت لێبێ باشی ئەحواڵ سلامت سپاسانە باشە سلامت ئەوە قسەی لە بۆمان نەدەکرد هەڵدەستا نا ماشاءالله لە خزمەتانە زانم چ دەکەی دوکانی هەیە بە دوکانی موبایل بێ دوکانی موبایلت هەیە ڕۆژانە سەعات چەند دوکانی دەکەیەوە بانە سەعات نوۆی کەینەوە تا دوانزە تا ئێوارتێن ئێوارە شەوان بازار هەیە شوان زیاد بازارمانی دەربەنی خانە شەوان زیاتر ڕۆژان بازارمانی چی بە ڕۆژ بازار نییە بازار باشە هەر خەڵکی دەربەندی خانی بەڵێ هەرلی باشە هەندێک ئەفسانە هەیە دەربارەی توونی بابا ئەگەر زانیاری تەبی تونی بابە وڵی خەڵ زۆر ئەڵێن تونی باوە ئەمرە وابوو وڵی من معلوماتی کاملم لێ نی لەسەرینە باشە ئەی دەربارەی مێژووی دەربەندی دەربەنی خان لە ساڵی 1950 و خەڵک هاتووە لە لادیەکانەوە بۆم شارێت سەدەگە دروستکرا لە کاتەوە دروستکراوە واتە لەو کاتەوە ئێرە ئاوادان بوو دەربەندی خان بۆ دەربەنی خان خۆی سەرین پیر برووەت ئەوڵ لە سەرین پیر بووە ئەوەلی ناوی سەری پیر گوندێ بووە سەرین پیرکە لەوایە دوایە کار لە دەربەنی خان دوایە کە کانی سارد و چەمەرگە و فەقێژنە و باوە خۆشیێن و دیێوانە و هەوا ژاڵە ناو ئەو دیوانەی ئەو گوندەکانی ئەو بڕهاتن لەش قاشتی و بیرکە و سیار و چنار و میدەدی ئەو شاتون بۆ دەربەکان شەمێران ئەو بەتیقش وڵای گوندەکان زۆر تیماری پیاشکە بڕ ئمڕۆ حالێن بازبار کەس بووە لە دەربەنی خانە خەڵ بچێت گوندەکان باشترە سەحالێن لەم کاتە ئابووری خراپە شەڕی داعش دروست بوو خراپتر بوو کۆرۆنا خراپتری کرد عێراقیش پێم وانە سعمارێک دەربەنی خان وەکو تێ لێ وایە هەرگیشی دەرکرێ ناسی پێم وانە وای فعلا هەموو کەسێکی خۆی هەیە هەموو کەسێک خەڵکێک توی سەر دەربەنی خان گشتی من ناسی مش دڵڕەنگ ناسی لە سڵانەوە دێ ناس دەربەنی خان زۆر لەناوەوە زۆر برادەر و دۆست هەموو دەربەنی خان ناس بموشم ناسی باش دەبێ بزانم ناوی دەربەندی خان دەچێەوە لە خانێک وات و خانێک خەڵک سەرین پیر بووە پێڵم لەو خانەوە دروست ئەو ناوە لەو خانەوە بەڵێ زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ بەخێر سەر زۆر مەمنون زۆر سپاس دەکەم